لەسەرم بابەتە میوانداری بەڕێز سیپان شێروانی ئەندامی لیژنەی ئابووری و شەسازی و بەرهەنان کە لە دانیشتنی لیژنەکان لەگەڵ پارێزگاری بانکی ناوەندی ئامادە بووە لەگەڵمانە و میوانداریمان کردووە کە لە دانیشتنەکان وەک لیژنەی بازرگانی و پیشەسازی و ئابووری لەگەڵ سەرۆکی بانکی ناوەندی دانیشتون منیش پێم ینی ئەمانەوێ باسیەوەی لەگەڵا بکەین کە ئایا لەو دانیشتنەدا چی گوتراوە بەڕێز سیپان سڵاوت لێبێ پێم بڵێ لە دانیشتنەکەتان لەگەڵ سەرۆکی بانکی ناوەندی چیتان وت؟ بەڵێ بەناوی خۆی گەورە و دلۆڤان ئەو کاتە ئێوە و بینەران باش بێ ئێمە دوێنێ وەکو لێژنەی ئابووری و پیشەسازی و بازرگانی پەرلەمانی عێراق ئێستەزافەی بەڕێز دکتۆر عەلی عەلاق ڕاوێژ پارێزگاری بانکی مرکزی عێراقمان کرد بۆ ئەوەی کە بە شێوازێکی ڕاستەوخۆ خۆیان ئامادە ببێت وەڵامی هەموو پەرلەمانتاران لەبارەی کۆی ئەو مەوزوعی کە ئێستا هاتوتە ئارەوە لەبارەی نرخی دۆلار بداتەوە و هەروەها گەڕەکمان بوو بزانین کە ئایا هۆکاری سەرهەڵدانی ئەم کێشە چییە، ڕێکاریەکان چین، ئەو ڕێکاریانەی کە دەستیان پێ کردووە بەکوێ گەشتووە و ئەو کۆبوونەوەی کە لەم دوایە بۆ شاندی عێراق بۆ ئەمریکا کرد نەتیجەکەی چی بوو و بە شێوازێکی گشتی ئاماژمان بوو بزانین کە ئایا چۆن دەکرێت بە جددی بەدەنگ بانگەوازی ئەمریکاوە بچین بۆ ڕێگیریکردن لە چوونە دەرەوەی دۆلاری عێراق بۆ وڵاتانی کە لەلایەن ئەمریکا و بەشێک لە وڵاتانی ئەنجومەنی ئاسایشەوە مەمنوع کراوە دۆلاری بۆ بچێ و هەروەها گرنگترین مەوزوعیش لا ئێمە ئەوە بوو کە چۆن دەتوانێت بە شێوازێکی گشتی وەڵامی ئەم پرسیارانە بدرێتەوە کە کەی کۆتا بەو کێشەیەی بازار دێنرێت لە نرخی دۆلارە واتە کەنگی نرخی دۆلار لە بازارەکانی عێراقدا مستەقل دەبن. باشە بەڕێز سیپان لە دانیشتنەکەتان لەگەڵ سەرۆکی بانکی ناوەندی عێراق چی تازەی بۆ ڕوونکردنەوە سەبارەت بە ئەو قسانەی کە یاخود بڵێن ئەو دانیشتنەی کە هەیبوو لە واشنگتن لەگەڵ بانکی یاخود بڵێن لەگەڵ لە واشنگتن چی هەبوو چی نوێی بۆ ئێوە ڕوون کردەوە؟ لەبارەی ئەو دانیشتنەوە بەڕێز عەلی عەلاق ئاماژەی بۆ ئەوەدا کە گفتوگۆکان و کۆبوونەوەکان لەگەڵ ئەمریکا زۆر ئیجابی بوون و ئەمریکا دڵنیایی بە عێراقداوە کە هاوکار و هەماهەنگ و پاڵپشت دەبێت بۆ چارەسەرکردنی ئەو مۆزوعانێک کە لە ئێستا لە عێراقدا هەیە. ئەمریکا هیچ گەنیەتی ئەوەی نییە کە کێشەی هەڵاوسان و بەرزبوونی نرخی دۆلار یان کێشەیەکی اقتصادی بۆ عێراق دروست بکات و بە هەموو شێوازێک یارمەتیدەری دەسەڵاتی نەختینەیی عێراقە بۆ تێپەڕاندنی ئەو دۆخێک کە حالیان بەسەر عێراقدا هاتووە و بە شێوازێکی گشتی بانکی مرکزی عێراقی گەشتبینە بۆ کۆبوونەوەی ئەخیر کە لەگەڵ خەزانەی ئەمریکا ئەنجامیانداوە و باس لە هەموو ئەو مەوزوعانە کرا ئەو ڕێکاریانەی کە گرتووتیانە بەر و ئەو مەنەسەیە کە بەکاردەهێنن بۆ لەمە دوا خستنە ڕووی دۆلار و داواکردنی دۆلار لە بانکی مرکزی ئەوەی جێگەی دڵخۆشیە کە پێویستە خەڵکی کوردستان و عێراق هەمووی بزانێت کە ئەم قەیرانە کۆتایی پێدێت. ئەم قەیرانە ئەگەر یارمەتی دەربێت واتە بازار یارمەتی دەربێت بۆ کارێکی زۆر پێویست نەبێت دۆلاریان پێویست نەبێت و تەڵەبی لەسەر نەکەن ئەوە ئەم قەیرانە زووتر چارەسەر دەبێت. باشە بەڕێز سیپان ئێوە وەکو پەرلەمانتار ڕۆڵتان چییە لە زوو ڕێخستنەوەی بازار یاخود بڵێن ئێوە ڕۆڵەکەتان چۆن بووە چۆن هەوڵتان داوە کە بەهای دیناری عێراقی بگەڕێنەوە جاران و هەرچی زووتر ئەم دۆخە باش بێتەوە وەکو خۆتانەیڵێن؟ ئێمە وەکو پەرلەمان وەکو لێژنەی ئابووری ئەرکی ئێمە ئەوەیە کە دەسەڵاتدارانی نەقدی عێراق واتە بانکی مرکزی ناچار بکەین بە دەقیقی تەواوی داواکاریەکانی خەزینەی ئەمریکا جێبەجێ بکات. دەبێت بە پیر ئەو داواکاریانەوە بچێت هیچ مەجالێکیشی تێدانە. لە هەمان کاتدا دەبێت فشار لە دەسەڵاتی تەنفیزی واتە حکوومەت بکەین کە هەماهەنگیەکی جدی لەگەڵ بانکی مرکزی بکرێت لە پێناو گرتنەبەری ئەو ڕێکاریانەی کە پێویستە واتە هەموو ئەو ڕێکاریانە بۆ ڕێگەگرتن لە چوونە دەرەوەی دۆلار چ لە مەنافزی حدودیەوە بێ چ لە ڕێگەی مەتاراتەوە بێ یان چ لە حەوالەیەکی ناشەرعیەوە بێ حکوومەتیش یارمەتیدەرێکی جدی بێ بە هەموو شێوازێک بە فیزیکی یاخودیش بە حەوالە ڕێگیری لە چوونە دەرەوەی دۆلار بکرێت بۆ ئەوەی زووترین کات
ام موضوعات چارەسەر بکرێت و هەروەها ئەو ڕۆکە ئەمڕۆ 23 مانگ کە ئێمە لە لێژنەی ئابووری میوانداری بەڕێز وەزیری بازرگانی عێراقمان کرد لەگەڵ تەواوی مدیر عام مستافە کەوادیرە پێشکەوتوەکانی ئەم وەزارەتە یەکێک لە بابەتەی کە جەختم لێ کردەوە بەش ئەوە بوو کە حکوومەتی عێراق پێشتر یاخود بڵێن بانقی مرکزی پێشتر بۆ هەر $100 146,000 دیناری ئەدا بە بازرگانان بۆ هاوردەکردن بەڵام لە دوای ئەو قەیرانە کە دروست بوو لە مانگی لە هەفتەیەک دوو هەفتەی ڕابردوو بانکی مرکزی عێراق بەهای دیناری بەرز کردەوە کردی بە 132,000 واتە لەو بینە 11% فەرقە لە نرخی دۆلار بۆیە لە کاتێکدا کە دەبوایە نرخی کەلوپەلە هاوردەکراوەکان لە بازاردا بە ڕێژەی 11% ئەرزان ببێت بە پێچەوانەوە ئەوەی ئێمەی دەبینی نرخەکان بەرز ئەبێتەوە هیچ مبررێک نییە بۆ بەرزکردنەوەی نرخی کاڵەکان دەبێ فشار لە حکوومەت بکرێت بە تایبەت وەزارەتی بازرگانی عێراق کە لێژنەی چاودێریکردن بە شێوازێکی ورد لە بازارەکانە کار بکەن بە هەموو شێوازێک ڕێگە لە بازرگانان بگرن کە مەوادی غەزایی و تەواوی پێداویستیەکی هاوردەکراو یعنی هەتا ئەگەر مەوادی خواردەمەنیش نەبێت هەتا ئەگەر دەرمان و زۆر پێویستیش نەبێت هیچ مبررێک نییە بە بیانووی دۆلار نرخ هیچ کاڵایەکی هاوردەکراو بەرز بکرێتەوە و هەروە دەبێت کاریش بکرێت کە بە شێوازێک تقریبان 11% نرخەکان داببازێت بەهۆی گۆڕانکاریە کە ئێستا لە بەهای دۆلارەوە کراوە لە عێراق. وەڵایە بەڕێز سیپان شێروانی ئەندامی لیژنەی ئابووری و پیشەسازی لە پەرلەمانی عێراق سپاس کە لەگەڵمان بووی.